ئەمڕۆکە من لەگەڵ بەڕێستانە قساکەم 959 پرۆژەمان هەیە لەو 959 پرۆژەیە لە 148 لە کارایە لە 152 وەستاوە. خاوەن پرۆژە یەکەم گرفت کە تووشیە بێتەوە زەوی پرۆژەکەیەتی کە نییە. سەردانی شارەوانیەکانەکان نییە. شارەوانی زەوی هەیە خزمەت گوزاری بۆ دابین نەکراوە ناتوانێت تەوزیعیکە. ئەچێ زەوی زراعیەک ڕێکۆ مەڵێ ڕێنمایی هەیە کە نابێت زەویەکە بکات بە پرۆژە. لەبەرەوە خاوەن پرۆژە بێزارە بێ وازە هێنێ. بۆیە ئەو ژمارە مۆڵەتە بەو شێوەیە زیادی کردبوو. ئێمەش ناچار ئەو مۆڵەتانەی کە زیاد لە 3 ساڵی بەسەرا تێپەڕ بووە دوای ئەوەی گفتوگۆ لەگەڵ خاوەن پرۆژە کراوە چ بە تەلەفۆنی چ سەردانی دایرەی کردبێ ئایا تۆ بەردەوامە بیت یا بەردەوام نابی و توێتی بەردەوام نابن ئێمەش ناچار مۆڵەتەکانمان هەڵۆشاندوێتەوە و ئیمان کردووە. گرفتی ترمان هەیە بۆ پرۆژانەی کە دامەزراون. گرفتەکانی ترچیە هەندێکیان دەرەکیە هەندێکیان ناوخۆیە. بۆ نمونە ئێمە ئێستا بە بڕیارێک لە کاتی قەیرانەکە پارەی زەوی لەسەر خاوەن پرۆژە زیاد کراوە کرێ زەویەکەی کارەبای لەسەر زیاد کراوە ئاوی لەسەر زیاد کراوە. ئەمانە هەمووی سوتەمەنی لەسەر زیاد کراوە گەر پرۆژەیەک پێویستی بە سوتەمەنی بێت ئەمانە هەمووی بوون بەوەی کە ئەرکی خاوەن پرۆژە قورستر بکە نەوەکو سووکی بکە. هێنانی کاڵای بەبێ کوالیتی باش یان بە ڕێژەیەکی زۆر کە لە وڵاتانی دراوسەوە داخڵە بێ کە ئەوان دەعمێکی باشیان هەیە تەنانەت نەک دەعمی سوتەمەنی ئی ناوخۆ ئەگەر کاڵاکەیشی تەزدیر بکە ساڵانە پاداشتی تەزدیری هەیە کە ئەمانە هەمووی هۆکارن کە پرۆژەکانی ئێمەش نەتوانن لەسەر پێی خۆیان بوەستن. هەروەها هەندێک هۆکاری تریش هەیە کە هۆکاری علمین ئەساسەن خاوەنی پرۆژە خۆی ڕەچاوی نەکردووە. قەبارەی پرۆژەکەی کە نەیتوانیوە کەڵکێکی ئابووری زۆر دروست بۆ خۆی بکە کە بزانێت پرۆژەکەی تا چەند فرسەتی هەیە لەم ململانەیە بەردەوام بێت. یان هەندێک پرۆژە نەتیجەی دووبارە بوونەوەی زۆری پرۆژەکان وای کردووە کە پرۆژەکان بوەستێ. طبعاً هەر کارگەیەکە داخرێ تۆ کەڵێن معمەلێکی بلۆک داخراوە یعنی 6 کرێکار بۆ 8 کرێکار چۆتە ماڵەوە. ئەگە یەک گەڵی بەرهەمیە بێ 6 کرێکاریە ئەگەر دوانی هەبێ 8 کرێکاری هەیە ئەمە چۆتە ماڵەوە بێکار بووە هەلی کاری لە دەستداوە. دوو ئەتوانین بڵێن نرخیش کاریگەری ئەبێت ئەو کاتە ئەگە کاڵا زۆر بێت لە بازاڕە عادەتەن نرخ نزمترە یعنی فەرقی سعر لە بینی معمەلێک و معمەلێکی ترا بە کوالیتی و بە فەرقێکی کەمە لە سعرا بەڵام ئەگەر کە زۆربەی معمەلەکان داخران و کاتە سعریش بەرجە بێتەوە بۆ بەرهەمەکە.